شوێن پەنجە لەم بەرنامە باز لە یەکێک لە قێزەوەترین تاوانەکان دەکات. تاوانی ئەم جارە ماڵی چەندین کەسی وێران کردو و چەندین کەسیشی تووشی نەخۆشی دەرونی کردووە. ئەو تاوانەش بریتیە لە ئەنجامدانی فێڵ و جادو و نوشتەکردن. لەم تاوانە دەیان ئافرەت و سەدان کەس لە هەرێمی کوردستان کەوتونەتە داوی بەناو شێخێک کە گوایە بە سحر و جادو ئاواتیان بەدیدهێنێت و بەرەمبەرەکەیان کوێر و شێت دەکات. شوێن پەنجە شوێن پێی چۆنەتی ئەنجامدانی ئەو تاوانە دەکەوێت. لێکۆڵینەوە لەو تاوان و ڕووداوە دەکەین و ڕاستی و چۆنێتی ئەنجامدانی ئەو تاوانە نیشان دەدەین. بۆ یەکەم جارە وردەکاری تاوانێکی لەو شێوە لە بەرنامەی شوێن پەنجە لە کوردستان سوچوار بڵاو دەکرێتەوە. یەکەم جاریشە وێنە و ڤیدیۆ و نامەدەنگیەکانی نێوان چەند ئافرەتێک و ئەو تۆمەتبارە کە خۆی کردووە بە شێخ و نوشتە بە پارە و شەهوەت بازی دەکات دەخەینە ڕوو. تأثیرت لێ دەکات دوایێ سەوتی لۆ دوێت تأثیرت لێ دەکات ئاگادار بە ڕێن نەکەی جواب بدەیەوە یان تەلەفۆنی لۆ بکەی گوێت لە دەنجیبی حەجێت لە دەنجیبی تأثیرت لێ دەکات ئاگادار بە نەکەی تەلەفۆنیشی هەکت هەر نەگری لۆشی نەکەی تأثیرت لێ دەکات دوایێ سەوتی لۆ دوێت تأثیرت لێ دەکات ئاگادار بە. لەم بەرنامە لەبەری تیکی ڕۆژنامەوانی و لایەنی یاسایی و مرۆڤایەتی هەموو وێنە و گرتە و دەنگێک بڵاو ناکەینەوە. ناو شێوەی کەسە توشبەکان پارێزراو دەبێت لەبەر قێزەونی گفتوگۆی تۆمەتبار لەگەڵ ئافرەتەڵ خەڵتێنراوەکان. دوای لێکۆڵینەوەمان لەم کێشەیە ئەو کەسێکە بەخۆی بە شێخ ناساوانە جوگە لە نوشتە و کاری نوشتە و فالسیاتی ئەوە دیارە لە زۆر بە زۆری ئافرەتەکان خەچەلێک کردوون. یەکەمین قسەی ئەوە بووە کە ینی کاری جنسیان لەگەڵ بکات. بە پێی قسەی پۆلیسی هەولێرە و کەسەی خۆی کردووە بە شێخ زۆر بێویژدانانە و نامرۆڤانە ئیستیغلالی ئافرەتەکانی کردووە. بەڵێ ئەو یەکێک لەو ئافرەتانەیە کە لە کاتی قسەکردنەکانی لەگەڵ ئەو کەسەی کە خۆی بە شێخ ناساندووە ئەوە لە زۆر بە زۆری قسەکانی ئاماژە بەوەی کردووە کە وەکو خۆشەویستی قسە لەگەڵ دەکات ینی بۆ نیشاندانی ینی زۆر بە زۆری قسەکانی ئاماژە بە خۆشەویستی و کاری جنسی دەکات. لەو بەرنامەی هەموو وردەکاریانە بۆ یەکەم جار بڵاو دەکەینەوە کە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر بە دەداچوون و لێکۆڵینەوەی تێدا کردووە شوێنی تۆمەتبارەکەشیان دەستنیشان کردووە. ئیدی شوێن پەنجە دەست بە گێڕانەوەی بە دەداچوون بۆ ئەو تاوانە دەکات. یەکێک لە قوربانیانی دەستی ئەو شێخە دەبینین. ئەو پەیوەندی بە پۆلیس دەکات و وەک یەکێک لە قوربانیەکان کۆنتڕۆڵ لەدەست دەدات و لە بەرامبەر دروی ئەو بەناو شێخە ئارامی نامێنێت دوای ئەوەی بڕی $30,000 کە دەکاتە 3 دەفتەر دۆلار دەدات بەو کەسە تا خۆشەویستەکەی دووبارە بێتەوە ژیانی و مارەی بکات. لەبەر سەلامەتی ئەو کچە دەنگ و ڕەنگی دەگۆڕین تا پارێزراو. لە 2017 ئەم نەخۆش کەوتم چوومە لای چەند مەلایەک گوتیان سەحرت لێکراوە بۆیەوە لایەتوە. دوای برادێکم پێی وتم کە شێخێکێ دوعاشتوە بەتاڵ دەکاتەوە دوعاش دەکات بۆ ئەوەی چاک بیتەوە. ئەمیش لەڕێ ئەو برادەرەم و چوومە لای ناسیم و پەیوەندیم پێوە کرد. دوای ئەوە چەند جارێک دوعای لە بۆم کرد وتیە من ئەگەر دوعایەکان ببێرە مرافقیان ئەوەی حەمام ئەو بەتاڵ دەبنەوە. دواتر دوای ئەوە چەند ساڵێک تقریبان 3 ساڵ پەیوەندیم لەگەڵی نەما هەتا 2021 مانگی 5 پەیوەندیم پێوە کردەوە هەر لە بۆ دوعاکردنی بوو. وتی دوعات لە بۆ دەکەم بەس پارەیەکی باشم دەوێت یان دەبێ لەگەڵم ئەوەی بکەیت جیماعی بکەیت. بەڵام ئەمن جیماعەکەم ڕەت کردەوە لەبەر خۆی گەورە پارەکەم زیاتردا لە بۆ دوعایەکە چکەوتی ئەگەر پارەی زیاتر بدەیان جیماعەم لەگەڵ بکەیت دوعاکە بە قووەتر دەبێت.
ئەمیش پارەی زیاترم دا وتم ئەو شتەی ناکەم هەتا هەر هەمجارە پێی دەوتم دەوێت نەبێت دوعاەکەم بێت تەواڵێت یان حەمام ئەگەر نە بەتاڵە بێتەوە دوعاەکانی دەدامێ ئەمیش هەمجارێک لە بیرم دەکرد دەمبردە حەمام یان توالێت ئەوە لە بیرم نەبوو ئەوە کەشم پێەیە دوعاە کەشم پێەیە تۆچی تەلەفۆن کراویشت لۆ دەینەوە هەموو جارە دوعاەکەی بۆ تکرار دەکردمەوە بۆی دەکردمەوە و مەبلەغێک پارەشی لێ وەردەگرتم ئاخر جار مانگی حەوت بوو یان هەشت بوو ئاگدارم کە دەوتم کە پارەکەم دەوە حەقی ئەو دوعانەی کە بۆ دکردم و پارەکەم پێت داوە هیچ دوعایەکت سەری نەگرتە پارەکەم دەوە ئەگەر نە شکایەتت لێ ئەەکەم بەڵام ئەو بێمنەت بوو وتیە من بێمنەتم بڕۆچیت نەکردووە بیکە هەرچی لە دەستت دێ بیکە و ئەم ئافرەتەژێک کە لەو ئافرەتانەی تر کە بە هەمان شێوە قسە لەگەڵ ئەو کەسە کردووە کە خۆی بە شێخ ناساندووە دیارە دوای چەندین بەڵێن پێدانی ئەم شێخە کە بۆ ڕازیکردنی خۆشەویستەکەی وەرگرتنی پارەیەکی زۆر وە و چەندین جار ئەم ئافرەتەی بینیوە بەڵام ناوبراو لە کۆتایی دەرکەوتووە کە هیچ کارێکی بۆی نەکردووە و ئافرەتەکە وای لێ هاتووە بڕواتە بەردەکەی ماڵێ لەم بەرنامە چەندین نامەی دەنگی شێخەوە کەسانەی کە مەبەست ئافرەتەکانە کەوتونەتە داوی ئەو جادووکەر و سەحربازە بەدەستکاری تۆنی دەنگی کەسەکان بڵاو دەکەینەوە دوای ئەو کەمانچی حەوتە من پێم وت شکایەت لێ دەکەم ئەو بێمنەت بوو لە شکایەتکردنەکەی هەر ئەو برادەرم کە ئەوی بە من ناساند پێی وتم وتی قەینە ئەو جارە شکایەت لێ مەکە ئەو شتی باشت لە بۆ دەکات ئەمنیش سیقەم بە برادەرەکەم هەبوو بۆیە لە ڕێ ئەو برادەرەمەوە یعنی بڕوان بەویش کرد دوای ئەوە دوعاەکانی ئەو هەر سەری نەگرت هەتا مانجی 12 شکایەتم لێ کرد وەکوی ئەو پارەی کە پێم داوە مەبلەغەکەی 3 دەفتەرە لەبەر ئەوەی 80 وەرەقەی بەس بە ناوی سیارە لێ وەرگرتمەوە ئاخر جار کە من زۆر قەرزدار بوومەوە بەهۆی ئەوەی کە پارەم زۆردا بۆ دوعا و شت وتم ئەم زۆر قەردار بوویمەوە پارەکەم دەوە وتی وە کێشەی من نییە کەوتی کێشەی منی نییە ئەمنیش پارچەند ڕۆژێک پێم وتم ئەگەر کەسێکە بێت سیارەکەم بۆ ڕاتشی بە قیست دواتر بیفرۆشمەوە بۆی پارەی لە قەرزەکەم دەمەوە وتی باشە ئەمن بۆ برادێکی کچیشم وام کردووە لە سلێمانی ئەگەر ئەتوێ بۆ تۆش سیارێک ڕائەکێشم بە قیست ئەم دەبمە کەفیلت ئەمنیش وتم باشە دوای ئەوەی کە پێشەکی وتی دەی 50 وەرەقە بدەی و دەی پارەی ڕەقەم و ژینگە و ئەو شتانەش بدەی ئەمیش زامی هیچ باری نییە بەجەستێم تەطبیق بکرێ ئەگەر تەطبیق بکرێ و دوای دەزانی سیارە سەرگران دەبێ ئەوەی ئیتو بە 175 وەرەقە شێڵە بکڕی کە بکەی ئەو ڕەقەم نوێیە هەلیکو ئەوە پارەی دێتە سەرێ بکەی ئەو ڕەقەم نوێیە و بەلارێکی لە دەکەینێ بەجەستێم قەرارەکە لەو مدەتەیە تا سیارەکە دێتە دەرێت تەطبیق بکرێ و دوای ئەگە ببکە ئەو ڕەقەم نوێیە ئەمن مەمنونم بڕۆ مەعدەس ئەو ڕۆحەنی ببوون 50 وەرەقەکەمدا پارەی ڕەقەم و ژینگە ئەو شتانەشم پێیدا دوای هەروتی پارەی زیاتری دەوێت هەر دەڵێن دەبی سیارەکە بە چەندە دەبینەوەی ئەوەندە پارەی بدەیت هەتا گەیشتە 80 وەرەقە 80 وەرەقەی بەناوی سیارە لە من وەرگرت بەکوی پارەی سیارەکە و دوعاەکانیش 3 دەفتەری لێ وەرگرتوومە ڕحانەی پارەم وەرنەگرتێ خوا ئەگەرداری من و تووە باشە ئەوە دوێ بە تەماو وەرگرم لە مەعرەزان ئەویش مەوعیدەکە کەتە سبەینا دووسبەی چەنچی ئی سیارەیە گوتی مساعدە چیم کە تاکو ئەویش پارەی سیارەیە لێ ڕۆژەوە دەگری لە بۆ بدەینی بێخەم بە لەو عەفتەیە لێ بدەینەوە ئینشاءالله بابا شيخ رجاء جواب دو كان جواب دو من أول رمضان ما بمكنته تقول تلفون لسه من دقيقة أخذوني للدنيا وبيوم قلت يا مساعد نودي مكنته وتايسا نجواب التلفون لدي ونجواب من لدي خلوه من دكيتو طور آخر موعد بخويا قوروني مكنت هذا ساعات سي ما زالم هي مكنت رش يدم باركم دبمو بەشێک لەو دەنگانە ئافرەتەکان داوای پارەی خۆیان دەکەنەوە کە کێشەکەیان زیاتر بۆ و چارەسەر نەبووە چەندین کەسی تریش وەک پاڕانەوە داوا لەو بەناو شێخە دەکەن کە بەهانەیان بچێت و بە خۆشەویستەکانیان بگەێنێت کەسێکم خۆش دەویست دەمیست دوعام بۆ کات بەختم کاتەوە و بەو کەسەش بگەم ئەوی یعنی لەگەڵ ئەو کەسەر دوکمانێکتریمان خۆش دەویست بە چەندێک بەربەست دەبینمان هەبوو دەمیست ئەو بەربەستانە نەمێنێت بۆی ئەمش پەیوەندیم پێوە کرد بۆی دوعام بۆ بکات و بەیەکتری بگەێت تأثيرت لي دكا دعاء صوتي لو دويت تأثيرت لي دكا
ئاگادار بە ڕێن نەکەی جواب بدەیەوەی ئەم تەلەفۆنی لۆ بکەی گوێت لە دەنجیبی حەجێت لە دەنجیبی تەسیرت لێ دەکات. ئەو مۆزوعە زۆر تەسیری دەرونی لە من کردووە، دەرونم بە تاڵی تێک چووە و ئێستاش حلاج دەرونی دەخۆم، هاتووە دکتۆری دەرونی دەکەم. ئەوەندەی من زانیاریم هەبی فێڵی لە زۆر ژن و کچی تر کردووە و ئەو زانیاریەکە من هەم بیت دەست درێژی سێکسی کردوتە سەر چەندان کچ و ژن بە ناوی دوعاوە و بە وێنە و ڤیدیۆکان هەڕەشەی لە کچ و ژنەکان کردووە. زۆر جار کەسانێک پەنا بۆ جادوگەر و ساحیرانە دەبن. خۆشەویستەکەی بەنسیبی بێت یان دەوڵەمەند بێت و بەختی بکرێتەوە. زۆر جاریش لە بابەتی بووک و خەسوو و ژن و مێر بۆ جیابوونەوە یان زاڵبوون بەسەر پیاوەکە کەسانێکانە بۆ ئەو کارانە دەبن. ئاخر زار کەم زایم هەر پارەکەم ناداتەوە لە مانگی 12 شکایەتم لێ کرد لە بنکەی پۆلیس، ئەوانیش باهەنگی لەگەڵ من توانیمان ئەوەی بکەین، دەستگیرمان کردو ئێستاش لە سزنم. دوای ئەوەی ئەو تۆمەتبارە زۆر بە کچێک دەگەێنێت، ئەو کچە کە یەکێک لە قوربانیەکان وەک دادخواز لە یەکێک لە بنکەکانی پۆلیسی و لێرسکاڵا لەسەر ئەو بەناو شێخە تۆمار دەکات. هێزەکانی بەڕێوەبەرەتی پۆلیسی و لێردەست دەکەن بە گرتنەبەری ڕێککاری یاسایی بۆ دەداچوون بۆ سکاڵی ئەو کچە کە زوڵمی لێکراوە. داواکارم بە جددی بێنە سەرخەت بۆ ئەو بابەتە و ڕێگە نەدەنەوە ئەو کابرای ئازاد بکرێت، چونکە پێشتری شکایەتی لێکراوە لەلایەن ئافرەتێکەوە واتە ئێستا شکایەتەکەی لەسەرە ئازاد کراوە پێشتر بە کەفیل. داوایان لی ئەەکەم کە بێنە سەرخەت و هەوڵی جددی بدەن بۆی کە بە سزای خۆی بگات و سزاکەشی بە 6 مانگ و ساڵێک نەبێت، زیاتر بێت. دوای وەرگرتنی ڕەزامەندیدا دووەرتی مەکانی بەڕێوەبەرەتی پۆلیسی و لێردەست دەکەن بە لێکۆڵینەوە. کەیسی و کچە پەڕاوی یاسایی و لێکۆڵینەوەی بۆ کرایەوە. تیمەکانی پۆلیس بە دۆداچوونیان دەست پێ. دوای لێکۆڵینەوە و چاودێری جوڵێ و تۆمەتبارە لە کاتی مامەڵەکردن و وەرگرتنی پارە لە ئافرەتێک بە کۆمەڵێک نوشتە و جادو تۆمەتبار دۆزرایەوە. لە پلانێکی تایبەت هەڵیان کوتایە سەر تۆمەتبار و لە هەموو لایەک دەوریان کرد. شێخ دەستگیر کرا. شێخ کە خۆی وای نیشانداوە بەختی قفڵی بەشێک لە کچان و مراز و ئاواتیان بەدەست و بازووی ئەو دەبێتەوە، وای لێ هاتووە ڕۆژ دوای ڕۆژ خەڵکی زیاتر ڕووی تێ بکەن. ئەو لە ماڵەکەی زۆر جار بەتەنیا ئافرەتانەی دەبینی تا دەستیان بەسەردا بێنێت و مرازیان حاصل بکات. لەو کاری پارێکی زۆر کۆ دەکاتەوە و ئیستیغلالی ئافرەتان دەکات. لە کاتی دەزگیرکردنی دەیان وێنەی نەشیا و گرتە و دیمەنی ناشەرعی و هەڵخەڵەتاندنی ئافرەتان لە نێو مۆبایلەکەی تۆمار کراوە. دوای دەزگیرکردنی ڕادستی یاسا دەکرێت و چەندین پەڕاوی لەسەر دەکرێتەوە. سەبارەت بەو تاوانە دەچینە بنکەی پۆلیس لە بەڕێوەبەرەتی پۆلیسی هەولێر. لێرە ئەفسەری بنکە دەبینین. ئەفسەری بەرپرس سەیر و سەمەراکان و فرت و فێڵی و تۆمەتبارە دەژێڕێتەوە. دوای ئەوەی ئافرەتێک هاتە بەڕێوەبەرەتی پۆلیسی پارێزگای هەولێر بەشی پۆلیسی ناوشار ڕۆژهەڵات بنکەی پۆلیسی تێیراوە، سکاڵی هەبوو لە دژی کەسێک کە گوایە پارەیەکی زۆری لێوەرگرتیە بە ناوی نوشتە و جادو و فێڵی لێکردیە. وتەکانیمان وەرگرت و ڕەوانی بەردەم بەڕێز دادوەرمان کرد. دوای وەرگرتنی بڕیاری بەڕێز دادوەر لە دەستگیرکردنی تۆمەتباری ناوبراو بەفرەزەی بنکەمان هەڵساین با دەستگیرکردنی تۆمەتبار و لە کاتی دەستگیرکردنی کۆمەڵێک کەلوپەلی جادو نوشتەی لابوو و لە ماڵەکەی عشاری لابوو. ینی و جگە لەوەش لە مۆبایلەکەی جگە لە ئەو ئافرەتێک کە فێڵی لێکردووە بە هەمان شێوە فێڵی لە چەندان ئافرەتی کردیە و بە ناوی نوشتە و جادو پارەی لێ وەرگرتوون و یعنی بۆتە هۆکاری دروستبوون و کێشەی کۆمەڵایەتی لەو خێزانانە و
وتەکانی لامان وەرگیرە و ڕەوانی بەردەم بەڕێزدا توانیمان لە کورتترین ماوە تۆمەتبار دەستگیر بکەین و ڕەوانی بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵنەوەی بکەین و لە دادگا بڕیاری خۆی لەسەری دا و ناوبرا و بەندە لە کاتی ئێستا بە پێی مادە 156 لە یاسای سزاکانی عێراقی. لە ئەنجامی ئەو لێکۆڵنەوە بۆمان دەرکەوت کە ئەو کەسە کە خۆی بە شێخ ناساندووە و خۆی بە شێخ ناساندووە یەک لە خاڵە لاوازەکانی ئەو ئافرەتانی کە وەری گرتیە و زیاتر پارەی لێ وەرگرتوون وێنەی ڕووتی ئافرەتەکانی لا بووە. ئەوە یەک لە خاڵە لاوازەکانی ئەو ئافرەتانە بووە کە زەختی لێکردینە ئەو پارەیان لێ وەرگرتن و ئەوانش لە ترسی دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی و هەندێکیان هەیە خێزاندارن لە ترسی جیابوونەوەیان و هەیەە کچە پارەی خەیاڵی دایتە ئەو کەسە لەبەر ئەوەی کە سوکاری نەزانین باب و برای نەزانن تووشی کوشتنیان تووشی هەر هەڕەشەیەک دەبیلدایان کە سوکاری ئامادە بووە ینی هەر کارێک ئەوش کەسە باس داوای لێکرد بێتن ئامادە بووە لەگەری ئەنجامداتن. ئەو کەسێکە لامان دەکرێت خۆی بە شێخ ناساند بوو جگە لەوەی کە بە فێڵ پارەی وەرگێت لە چەندین ئافرەت و لەم ئافرەتەش جگە لەمە داوای وێنەی ڕووتی لەو ئافرەتانە کردووە وەکو خاڵێکی لاواز و داوای کاری سێکسیشی لەگەڵ کردووە لەگەڵ هەر یەکەشیان کردووە کە لەگەریان ئەنجامداتن مقابل ئەوە کارەکەیان بوو بکات. بەخۆی ئەم ئافرەتە وا دیارە ئەوە هاوسەریشی هەیە بەڵام بە گوێرەی قسەکانی کە لەگەڵ ئەو کەسە دەکات کە بەناو خۆی بە شێخ ناساندووە دیارە ئەوە بێزگەل لەوە عیلاقەیەشی ناشەرعی هەیە لەگەڵ کەسێکی تر لە ڕێگەی ئەو شێخە داوای کردووە کە ئەو پیاوە لەگەڵی ینی ڕێک بکەوتن جگە لە هاوسەری خۆی و پەیوەندێکی تریش ناشەرعی هەبێتن لەگەڵ کەسێکی تر. شێخەکە لە هەموو نامەکان ینی بەڵێنی پێدات کە ئەو پیاوەی کە پەیوەندی خۆشەویستی ناشەرعی لەگەڵی هەیە ڕازی بکات و دووبارە بگەڕێتەوە لەبەر ئەوەی وا دیارە بە جێری قسەکانی ئەو ئافرەتە ئەو پیاوەی کە پەیوەندی ناشەرعی لەگەڵی هەیە دەوێت لێ دوورکەویتەوە. لە ئاخر نامە دەرێ ئەتوشی خوشتی منی دەرێ پێی گوتی مەتوشی خوشتی منی ئەو شوگریای ما تەسبێنێ بەس ئەو پڕە لێم دوور دەکەوێتەوە و یەکێک لە ئیستقلالکردەکانی ئەو کەسێک کە بەناو خۆ بە شێخ خۆی ناساندووە کە قسەی لەگەڵ ئەم ئافرەتە و نمونەی ئەو ئافرەتانە کردووە بە شێوەیەکی زۆر سەرنجڕاشی قسەی لەگەڵیان کردووە تا بۆ خۆیان ڕابکێشێتن بە نمونە هەر جوابدانەوەیە کە ئافرەتەکە سڵاوی لێ دەکات بە شێوەیەک وەڵام داتەوە پێی دەڵێ سڵاو لە تۆی گوڵ سڵاو جەرگم ئەو وێنەی کە لەسەر شاشەکەی هەیە وا دیارە ئەو ئافرەتەی قسە لەگەڵ چەند ماوەیەکی زۆرە قسە لەگەڵ ئەو شێخە کردووە تەواو باوەڕشی پێ هەیە بەو قسانەی کە پێشتر پێی وای کردووە کە ئەم ئافرەتە خوشکێشتیشی پەیوەندی خۆشەویستی هەیە لەگەڵ کوڕێک بۆیە شێخش یەکەم شت داوای چی لێ دەکات داوای ئەوەی لێ دەکات کە خوشکەکەی ناوی چیە و ناوی دایکی چیە و بەهمان شێوە ئەو کەسی خۆشی دەوێت ناوی خۆی و ناوی دایکی دیارە یەک لە تایبەتمەندیەکانی ئەو فاڵکردن و نوشتەکردن پێویستە ناوی ئەو دوو شەخسە ناوی خۆیان و ناوی دایکیان بزانێتن تا بتوانانی کاری نیشتەوازی لەسەر گوتەبێژی بەڕێوەبەرەتی پۆلیسیە و لێر بۆ شوێن پەنجا باز دە و تۆمەتبارە و لە مەرام و ئامانجی و کەسانە دەکات کە نوشتە و فاڵ دەکەن. دوای دەستگیرکردنی تۆمەتبارەکە و لەگەڵ دەستگیرکردنی دیارە ئەو کەسە هەڵسابوو بە ئەنجامدانی نوشتە و جادووکردن و لە ڕێگەی نوشتە و جادووە فێڵی لە ئافرەتێک کرد بوو بڕێکی زۆر پارەی لێسەند بوو. ئێمە لە کاتی دەستگیرکردنیدا پێداویستیە و کەرستەیەکی زۆریشمان لەگەڵدا دەست بەسەردا کرد کە تاوانی نوشتە و جادووی تێدا ئەنجام دەدام. بۆیە ئێمە لە بەڕێوەبەرەتی پۆلیسی پارێزگای هەولێر بە هەموو شێوەیەک ئیجراعاتی یاسایی لەگەڵ ئەو کەسانەدا دەکەین کەوا هەڵدەستن بە ئەنجامدانی ئەو تاوانانە. ئەو بۆ بگەڕێنەوە دەتخوا خەریکە خۆم لەدەست دەیەم هەموو مێشکی داوی کردم ئەم شەو ناخەوم تا دێتە خەت زەرگم خۆیان زوو بێتە خەت نبینی هەرێکوانە دەێت ئەوەندە مەمنون بووە سوپاس بۆ خۆ کە نامەکان بینیم یعنی دەرێ بەس مەمنونە بەس نامە بینی. بەداخەوە ینی
دوای ئەوەی کە دەستمان بەسەر ئەو کەرستە و پێداویستیاندا کرد و هەروەها مۆبایلەکەیشمان کردەوە و لێکۆڵینەوەمان لەسەر مۆبایلەکان کرد چەندین بابەتی بەدڕەوشتی تێدا بوو کەوا هەڵدەستا بە هەڵخەڵەتاندنی ئەو ئافرەت و ئەو کەسانی کەوا مەرامیانە ئەو لە ڕێگەی ئەم وێنە و یان ئەو کێشانەی کەەوە هەیتیان استیغلالیان بکە و هەروەها پاریان لێ بسەرێت. ئەحواڵە سەلامەتی ئەنگۆ کۆنە باشن بە قوربان سەلامەتن دەنگ و باستان ئەو لە مارێ مەبەس ما بشەی ئیستفادەی نییە حەزەکەی دوایە کچەکەم دەنێرم بیدێ شەوێ لۆ چا دەکەم لۆ ختم دەکەم و سبێنێ وەرە ببەوە باشە ئەو ناو شتەکانیشم نەکەنەوە کچەشە تا ئەستێرە دەرنەچی ناتوانم ختمی کەم شەوێ دەوری سەعات دەوانە ختمت لۆ دەکەم و سبێنێش وەرە ببەوە. وا دیارە دوای سەرکردنی مۆبایلەکەی ئەو کەسێکی خۆی بە شێخ ناساندیە ڤیدیۆی سکسی لەناو مۆبایلەکەی دەرکەوتووە. ئەو کەسە خۆی پێشتریش پێشینەی تاوانی هەبووە بۆیە ئەو جارە بەڕێز دادوەری لێکۆڵینەوە دڵنیاییدەوەی کەەوە سزای یاسایی تونتری دەدا وە بچووکە پێشینەشی هەبووە و چەند کەسی تیکەشی لەسەرەکە داوای یاسایی لەسەر تۆمار کراوە. سەبارەت بە ڕوانگەی ئاینی ئیسلام بۆ و تاوانە زانایەکی ئاینی دەبینین کە مامۆستای زانکۆیە بۆ زانستە ئیسلامیەکان باس لەو تاوانە لە ڕوانگەی ئیسلام دەکات. سەحر و زادوگەری لە ڕوانگەی ئیسلامەوە یەک لەو کارانەنە کە زۆر بەڕوونی بڕیاری لەسەر درایە لۆن مونە لە قورئانی پیرۆز کاتێک تەماشەی کاری جادوگەری و سحر ئەکەین خوای گەورە وەکو سیفاتی کافرەکان باسیانەک پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ حەفشت هەن ئەو شتانە لە ناوتانە بن بە هیلاکتانە بن یعنی ئیمان و ئەخلاق و کۆمەلگاتان لێ تێکەدەن یەک لەو شتانە دەفەرمێ شرک بالله لە دوو شرکی ڕاستەخۆ دەفەرمێ وە سحر و جادوگەری لەبەر هەندێک لە ڕوانگەی ئیسلامەوە ئەگەر هەموو شتێک دوو دڵیەکی تێدابی پەنابردن لە بۆ کاری سحر و جادوگەری هیچ دوو دڵیەکی تێدا نیە بە دەقی قورئان لە صفاتی کافرانە بە دەقی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەک لەو شتانەیە کە کۆمەلگا لە ناوە باتن ئیمانی ئینسانیش لە ناوە بات لە ڕوانگەی ئیسلامەوە نەک هەر گوناحێکی گەورەیە دەچێتە چوارچێوەی جەریمە و تاوان چونکە لە ڕوانگەی ئیسلامەوە مەثەلەن تەماشاکردنی ئافرەتێک بە چاوی حرام حرامە مەثەلەن ئیستیغلالکردنی خەڵکی پارە لێستاندن حرامە مەثەلەن دەستکاریکردنی ژیانی خەڵکی مەثەلەن خۆت وا پیشان بدەی غەیبی و دەتوانی فلان شتێکی فلان شتێکی فلان شتێک بکەی لە ڕوانگەی ئیسلامەوە ئەوانە هەمویان حرامن لۆن من خوای گەورە بە پێغەمبەری فەرمی صلی الله علیه و سلم قل لو كنت أعلم الغيب لاستكثرت من الخير. زۆر جار بەشێک لە چین و توێژەکانی کۆمەڵگە ڕەخنا لە سزای یاسایەکان دەگرن و سزا کە بەلاواز دەبینن بۆ تۆمەتبارانە بۆیە پارێزەرێکی ڕاوێژکار بۆمان باس لە سزای یاساییەکە و بوونیە و کاریگەریە و پەنابردن بۆ و کارە تاوەک چارەسەر بەکاربێنن. لە ڕووی مێژوویەوە ئەگەر بە مێژوێکی کورتەوە دابچینە نوشتە و جادوگەری لە سەردەمی بدایەتی ژیانیشەوە هەر پێیا بۆ لە پێش ئیسلام و لە دوای ئیسلام و لە هەموو دیانەکانی شێ لە هەموو ئەدیانەکان هەیە بەڵام ئەوەی کە ئێستا لێرە دەکرێت و لەو بابەتانە دەکرێت دوو بابەتی هەیە بابەتی محەبەی هەیە و بابەتی کەراهی هەیە بابەتی محەبە خەڵکەکی زۆر هەیە سادەیە لە هەزاری شەتا ئێستا وەکو لە هەموو قەومەکانی شەیە بڕوای بە نوشتە و جادوگەری هەیە مەجموعە کەسێکێ بە ناوی شێخ و دین و مەلا و ئەو شانە یانش لەوانەیە کەسی ئاسایش بن شەرنیە شێخ وەوانەش بن خەڵک ئیمانێکی بەوانە هەیە کە بە نوشتەوەوانە چارەسەری کێشەکانیان دەکا ئەو جۆرە کەسانش وەکو بابل محەبەی پێدەرن بەس تەنها لە بۆ خاترێەوەی کە قناعەت بەو شەخصە بینی بەڵام ئەوەش هەر ئەسڵ و ئەساسی نییە چونکە هەر کێشە و نوشتێک جادوگەریەکە دەکرێت تەنها خوای گەورە ئەو دەتوانی داهاتووی ئینسان دیاری بکە. پێش ماوەک یەک لە کەیسەکانی خۆم هاتە دادگا کوڕک بوو کێشەی لە بۆ دروست بوو سەبارەت بە کەسوکاری خۆی داک و بابی یعنی وای لێ هاتبوو کوڕە تێک چوو بخسەی بە کەس لەگە کەس نەدەکردەوە دوایەوە کە بۆ کێشە لە نێوانیان هات سەردانی کردم دیار بوو لەگە خێزانەکەی نەدەگونجا لەگە خێزانەکەی نەدەگونجا چەندین جار شکاتی لێ کردبوو ئاخر جار لەو بابەتانە شکاتی لێ کردبوو کە سکاڵای لەسەر تۆمار کردبوو بەگرتنیدا پاشە کە گەیشتە من لەگەری دانیشتم و تەمەشام کرد هەموو تەفاسیلەکەی لە بۆ من باس کرد دەرکەوت کە ئەو ژنا
مەجموعەکی زۆر زیاتر لە 1 و 2 3 و 4 نیشتەی لێ کردبوو هەموو وەرگرتەوە تاوان هەمووشم خیندەوە هەمووش کردمەوەکە ئێستا هەمووی بتاڵ بووە کوڕەکە گەیشتەوە سەر خۆی وەی لێ کرد بۆ سەبەبی ئەوەی کە خێزانەکەشی تەلاق بدە هەر یەک لەو نیشتانە دەشکەن ئەو فالچیانە برێنە و جادوگەرانە 20 وەرەقە 30 وەرەقە ینی بە پارەی سعرێکی زۆر دروست دەکەن سەبەبی نیشتەکە یەک لەو سەبەبانە بوو کە بووە هۆی ئەوەی کە ببیتە تەلاقدان و سەبەبی نیشتەکەش بوو کە ئەو کوڕا هۆشی خۆی لە دەستدا بەپێی ئامارەکانی دادگای تێڵچوونەوەی هەولێر 11600 حاڵەتی جابوونەوە تۆمارکراوە کە بەشێکیان کێشەی خێزانی بووە نزیکەی 600 حاڵەتی خیانەت بووە کە بەشێکی زۆری لە ناوەکانی ئەو شێخەی جادووی دەکەرهاندان بۆ لەوەی ژنەکە خیانەت لە مێردەکەی بکات و نوشتەی بۆ بکات و لی جابێتەوە شوێن پەنجە بەردەوام دەبێت لە بەدۆداچوون بۆ هۆکار و ئەنجامی تاوانەکان دەمانەوێت ڕاستی و کەم و کوڕی و کێشەکان لەسەر جەما و تاوانانە بەدەسەڵات و حکوومەت بگەێنین تا چارەسەر بکرێت و سزاکان بەهێزتر و تونتر بن تا ڕێژەی تاوانەکان کەمتر بێتەوە.